بەناوی خۆبەخشندنەوە مێرەبان ستاوتان لێ بێزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە پەیامی تۆ هاتمە خزمەتێوێ عزیز و خۆشەویست. ئەمڕۆ لەگەڵ دایک و باوکان و منداڵان تاوتوێی پەروەردەکردنی منداڵان دەکەین. بزانین باشترین پەروەردە چییە کە ئێمە و دایک و باوکان بۆ منداڵەکانیان دابنێن و پێویستە لە چ ڕوانگەیەکەوە ئێستا لەم سەردەمەیە بەتایبەت سەردەمی ئەلیکترۆنیات و ئامێرە ئەلیکترۆنیکات و تەکنەلۆژیا دایک و باوکان پێویستە زیاتر لە چ ڕوویەکەوە ئاگاداری منداڵەکانیان. ئایا تەنها ناردنە قوتابخانەیان کافیە بۆی کە منداڵەکەی بە باشی پەروەردەکرێت؟ ئەمڕۆ لەگەڵ دایک و باوکان تاوتوێی تایبەتی پەروەردەکردنی منداڵان دەکەین. ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. سەردەمەکە گۆڕاوە، کۆڕۆنا هاتووە، قوتابخانەکان داخراون، ئامێرە ئەلیکترۆنیەکانی زۆر بەربڵاون. بەڕای تۆ باشترین پەروەردە بۆ منداڵی ئێستا چ پەروەردەیەکە؟ وەڵاهی بەنسبەت پەروەردەی مناڵ بەتەنێ وەگوتی قوتابخانە بەس نییە. پێویستە دایک و باوکەکان زۆر ئاگان لە منداڵەکانیان بێت. یعنی ئێستا بۆتە چەند پەروەردەیە، هەم لە دەرەوە پەروەردەیە کرێ، هەم ناو قوتابخانە پەروەردەیەکە، لە ماڵەوە پەروەردەیەترە. بەنسبەت ئەم تەکنۆلۆژیا نوێش ئەویش بەخۆی پەروەردەیەکە. ئەودا ئەبێ یعنی دایک و باوک زۆر ئاگای لە منداڵەکانی بێ. پەروەردەی دەکاگەر بێت دایک و باوک ئاگای لێ. دایک و باوک ئاگای لێ نەبێ تەکنۆلۆژیا پەروەردەیەکە. تەکنۆلۆژیاش بەو بەربڵاوی خۆی، یعنی وەگوتی بێ چاودێریە، هیچ چاودێریی لەسەر نییە. یعنی مناڵ لە تەمەنی برم گچکەیەوە سەرەتاییەوە تۆ ئایپادی لەبەردەسە وەگوتی فەیسبووکە و مەسەلەن چەندین نەخۆشیە و ئامێرە ئەلیکترۆنیانە. ئامێرە ئەلیکترۆنیەکە من مەبەستمە پرسم دایمەن زەرەرمەندم بۆ منداڵ؟ بەڵێ زۆر زەرەرمەندە. یعنی دایک باوکەوە نییە بەس ئایپادێکیان مۆبایلێکی بداتە دەستی مناڵەکەی و مناڵەکەی پێویست بکە. دەبێ بەخۆی هەندێک کات تەرخام بکە، یعنی بۆ چاودێری بۆ پەروەردەی. لەو زمانەیە بەتایبەت لە زمانی ئێستا کەس زیاتر دایک و باوک چاودێری چی منداڵەکەی بکە باشە؟ وەڵاهی زیاتر ناڕەمە بێت، یعنی چاودێریی باشی بکە، ئاگای لێ بێت لە وەگوتی ئەوەنە تەکنۆلۆژیا نەداتە دەستێەوە، یعنی زیاتر بەخۆی مەشغوڵ بێ پێیانەوە. قوتابخانەکان ماوەیە کە داخراون، کاریگەری بەسەر ئاستی زانستی منداڵەکان و تەڵەبەکان کردووە؟ بەڵێ وەڵا زۆر کاریگەری کرد، یعنی کاریگەریەکی تەواوی کردووە لەسەریان. یعنی مناڵ زاروە یعنی فترێ چوونەتە دەوام مانگێ دوایەوە دابڕاون، یعنی مناڵ هەمسان وەگوتی سفر بۆتەوە. لەو کاتانە زیاتراوە، یعنی زیاتر ئەبێ خۆیان ماندوو بکەن، یعنی بە تەمای بەس قوتابخانە بێ فێر نابێ. وەڵای باشترین شت ئەوەیە خەم لە پەروەردەیان بخورێ. بەڕایم لە جاتیوە کابرا ئایپات و یان خواردنی زۆری بداتە مەعدێ بتەقێنی. وەڵای هەر خواردن هەر حەدەشی بەس کە پێغەمبەر سەعسەم دەستیشانی کردێت چەند پار وەک بێ نەک بەو نەعایبی. باشترین وەڵای لە جاتیوەی یەکەم جار بە شەرع پەروەردەیان کرد، پاشان بە خۆشمان نەک نەوەی نوێ هەندێکی قەدیم لە تربیەت هەندێک لەگەڵمان زۆر تند بوون، لە شەرع لادام بوو. ئێستاش هەندێکی زۆر شلە ئەزە حەدە وەسەتیەکە شەرعیەکە تا قورئان و سونەتە باشترین حەلە لە بۆ هەموو مەنتیقەک و هەموو زەمانێک. بەڕای تۆ لەم زمانەیە باشترین پەروەردەکردن بۆ منداڵەکەمان چ پەروەردەیەکە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خۆیان گەورە و میهرەبان. پەروەردە دەبی پەروەردەشی جوانیان بکەین، ڕێک پێچیان بکەین. ئەو مۆبایل و ئەنتەرنێت و ئەوانە زۆر کاریگەری هەیە لە سەریان، ئەوانە زۆر خراپن لێیان. ئەمە مجارە دەڵێن پەروەردەی جوان. پەروەردەی جوان چییە بەڕای تۆ؟ چ شتێک پێی دەڵێن پەروەردەی جوان؟ وەڵای ئەزە دەبی پەروەردەی جوانیان بکەین، دین و ئەخلاقیان فێرکەین.
لەسەر دین و ئەخلاق پەروەردەشی جوانیان بکەین ڕێز لە گەورەکانیان بگرن ڕێز لە داکوباییان بگرن دیارە بەڕاستی دوای جەنگی جیهانی یەکەم کە یەکێک لەو توێژانەی زۆرترین قوربانی بوو مناڵان بوو ئەو بوو ساڵی 1924 بیرکرایەوە لەوەی کە پرسی مافەکانی منداڵ بێتە ئاراوە و ئەنجومەنی ئاسایشی نێتەوە یەکگرتوەکان کاری لەسەرەوە کرد لە نیوەی دووەمی قەرنی 20ەوە زۆر گرنگی بەم بابەتە ئەدرێ بەڵام هەر وڵاتێک هەر کیشوەرێک بە پێی کولتور و دابینەریت و خۆی ڕۆژێکی دیاری کردو بۆ ئەم یادە لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یەکی شەشیان دیاری کردووە بەڕاستی ئەو ڕۆژە بۆ ئەوە دیاری کراوە کە بێتە ڕۆژی برایەتی نێوان زیندوکردنەوەی برایەتی نێوان منداڵەکان خۆشەویستی نێوانیان هاوکاری نێوانیان و لەلایەکی ترەوە ئاگادارکردنەوەی سەرپەرشتیاران و باوکان و دایکانی مناڵەکان بۆ پەروەردەکردنیان و هەروەها ئاگادارکردنەوەیان بەوەی کە لە ڕاستیان مناڵ بەردی بناغەی ئایندەی دروستکردنی هەر کۆمەلگە و نەتەوەیەکە هەر کۆمەلگەیەک ئەگەر مناڵەکانی لە سەرەتاوە پەروەردەیەکی تەندروست بکرێن لە ئایندەی ئەو کۆمەلگەیەش بەڕاستی پرشنگدار و گەشاوە پێشکەوتووە بێ هەر کۆمەلگەیەکیش مناڵەکانی بەروەردەیەکی تەندروستیان نەبێ ئایندەی ئەو وڵاتە ئایندەیەکی نابێت. بەڕای تو ئێستا منداڵ و تەمەنی گیان چەرجەکار بە چی زیاتر خۆیەوە خەریک بکە؟ سەرتا بەناوی خۆبەخشنە میهرەبان زۆر خۆشحاڵ بووم کە بەشداریم کرد پێویستە منداڵان بەشداری بکەن لە خولی قورئان و خولە ئیمانیەکاندا و خۆیان سەرقاڵ نەکەن بە ئەلکترۆنیەکان وەک موبایل و فەیسبوک و یوتیوب. خۆت زیاتر خۆتەوە بە چی خەریک دەکەیت؟ دەرسە دینیەکان تا چەند گرنگی پێ دەدەیت؟ من سەردانی سەتەری ئەحمەد دەکەم دەرسی قورئان دەخوێنم ئەم ساڵ یەکەم ساڵمە زۆر خۆشحاڵ بووم کە بەشداریشم کرد یعنی شتی باشتر فێر بووم لەوێندەر زۆر سوپاسیان دەکەم. چیت هەیە بۆ منداڵان ڕۆزە؟ پیرۆزبایی لە هەموو منداڵان دەکەم جژنەیان لە پیرۆز بێت. ڕۆزە چیتە مەکتەب؟ بەڵێ. هۆڵی چەندی؟ یەک. مەکتەب خۆشە؟ بەڵێ. فەیسبوک و یوتیوب وانە بەکاردەینی لە ماڵێ؟ کەمێک. کەمێک؟ بۆ کەم بەکاری دێنی ڕۆزە؟ لەبەرەوەی خراپە. خراپە؟ زیاتر لە ماڵی خۆت بە چی خەریک دەکەیت؟ بە دەرس و شتیوە. بە دەرسی؟ بەڵێ. دەرسی لەکن چێ دەخوێنی؟ لەگەڵ دایک و باوک. ئەتۆ لە ماڵە یوتیوب و فەیسبوک وانە بەکاردێنی؟ وەڵای کەم بەکاردێنێ. زۆر کەم بەکاردێنی. چونکە چاوم زەعیف دەبێت. ئامێرە ئەلکترۆنیەکان وەکو فەیسبوک و یوتیوب بۆ بابەتانە بەکاردەینی؟ کەم. لەبەر چه کەم بەکاردێنی؟ لەبەر چاوم لەبەر یعنی کە دەبی دەستی مەکتەبێش بخوێنین یعنی لەبەر چاوم. دەرسەکانی مەکتەبێ دەخوێنی؟ بەڵێ. لە ماڵی دایک و باوکت دەرست پێ دەڵێن هاوکاری دەکەن لە ماڵ؟ بەڵێ. چه زیاتر دەرست پێ دەڵێن؟ دایکم. چ دەزانی پێمان بڵێ؟ گۆران. دێ گۆرانێک فەرموو. سمۆرەیە کاڕەمە ناپۆڵیدا پێمان زەردیا بچووکە خنجلێ سکسووکە من دەڵێ دیارن لە دەرسە زە ئازان هەزارە بەباتێک فرمانکە هەپیتێک. بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان بەشێک بوو لە ڕاوسەرنجی دایک و باوکان و هاوکات بەشێک لە مناڵان لەسەر پەروەردەکردنی منداڵ وی من هەر لەگەڵ ئەمانە بەردەوام دەبم دەبستمە لای ناوبڕەیەکی کورت و دێمەوە خزمەتی عەزیز و خۆشەویست و زیاتر دایک و باوک دەدوێنین لەسەر پەروەردەکردنی منداڵ. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە بەیەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئێمە بەردەوامە بین لەسەرەوەی باشترین پەروەردە چییە بۆ منداڵەکەمان کە لە ئێستا بکەن. ئێستا لەگەڵ دکتۆر ئەحمەدم کاک دکتۆر یەکێکە لە نووسەرەکانی بەردەوامی بابەتی منداڵانە و پەروەردەکردنی منداڵ. کاک تۆر دەمهەوێ بەوە لێت بپرسم ئایا ئێستا کە ئەرچی دایک و باوک و ئەرچ ئێوە وەکو نووسەری بواری منداڵان بە تایبەت لەسەر پەروەردەکردنی منداڵ زۆر دەنووسی ئەرچی ئێوە قورستر بووە لە دوای قوتابخانەکان بە شێوازێک داخران مزگەوتەکان لە پەروەردەکردنی منداڵەکان داخراون تەکنۆلۆژیا دەستی گرتووە بەسەرجەم ماڵەکان ینی ئەرچی ئێوە قورستر بووە؟
بسم الله الرحمن الرحيم وبه نستعين دەست خۆشتان لێ دەکەم خی گەورە سەربەرز سەرکەوتوتانکە بەڵێ بە تەئکید ڕۆڵی خێزان و لە ناو خێزانیش ڕۆڵی دایک و باوک لە پەروەردەکردنی منداڵ زۆر گرینگە و لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ جەنابەت ئاماژەت پێکرد تەکنەلۆژیا بە شێوازێکی گشتی ڕاگەیاندن دەورێکی زۆر کاریگەر و بەرەو بە ئامانجبردنی تێکدانی شیرازەی خێزان و منداڵیش کە وەکو دەڵێ کەرستەیەکی خاوە لە چوارچێوەی خێزان و لە هاموشە و تەعاملکردنی دایک و باوک بە شێوازێکی زۆر هەستیارانە چ دەبینی ئەوەی لێ ڕنگ دەداتەوە و لەسەر ئەوەش پەروەردە دەبیت من لێرەوە بە باوک و دایکانی دڵسۆز دەڵێم زۆرێک زۆر هەن لە جۆرەکانی پەروەردەکردنی منداڵ بەڵام ئەو جۆرەیان لە هەمووی کاریگەریترە کە خۆتان پەروەردەیەکی کردداری بن لە ناو خێزانەکەتان لەگەڵ منداڵان باشترین پەروەردە بۆ منداڵ بۆی کە منداڵەکان ئەوجار دەڵێن ڕەبی مناڵەکەت ساڵح بێ بۆی منداڵێکی ساڵح دەرچێ باشترین پەروەردە چییە؟ طبعا فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەروی هەموو شتێکەوە ڕزقی حەڵال هۆکارێکە بۆ ساڵحبوونی منداڵ خی پەروەردگار ڕزقی حەڵال بەنسیب هەموو لایەکمان بکە و منداڵی ساڵحیش ئینشاءالله ئەوە لە بەشی خۆی بەشێکی دیکە پەروەردەی کردداری زۆرێک لە دایک و باوکان گلەییان بەدەم منداڵەکانیانەوە هەیە بەوەی کە دەنجیان بەرزە لە کاتی خۆلی تووڕەکردن لە منداڵەکە بە دەنجێکی بەرز پێ دەڵێن ئەوە پەیامە نەگەیشت بە دەنگێکی نزم و هێواش بە منداڵەکەت برێ دەنگت هێدیبی و لەسەر خۆبی بە تووڕە نەبوونەوە بە منداڵەکەت برێت تووڕەمە بە ڕووخۆشی بەدەمی منداڵەکانتەوە بچوو عەتف و سۆز و خۆشەویستی نیشاندانی منداڵ بەوەش نەکرد تەنها نیشاندانی منداڵ دایک و باوک لە بەرامبەر یەکتردا دوو هاوسەران کە خۆشەویستی نیشانی یەک نادەن و ڕێز نیشانی یەکتر نادەن و وەکو پێویست لەگەڵ یەکتر مامەڵەیەکی پڕ لە هەستیارانە ناکەن دەی چۆن ئەو کاریگەریە بتەوێت منداڵێک بەهێمنی و ئارامی پەروەردەبی کە خۆ لەناو ژینگەی ماڵەکەت ئارامی و هێمنی نەپارێزی بۆیە من دەڵێم هەموو دایک و باوچێک لە خەمی ئەوەیە کە منداڵەکانی جوان پەروەردەکات بەڵام بەڕاستی دیسان لەوەیە لە کاتی قسەکردن و گفتوگۆی نێوماڵت لەگەڵ هاوڕێیەکانت لە کاتی تەلەفۆنت من لێرەوە دەڵێم منداڵ با لە سەرەتایی ساتەکانی تەمەنیەبی زۆر هەستیارە ئەوەندەی منداڵەکەت بچووکە ئەوەندە بزانە ئەرچی سەرشانت زیاترە لەوەی کە هەموو کردەکانی ڕۆژانت ڕنگدانەوەی خۆتە لە منداڵەکەت زیاتر دەبی داک و باوکان ئاگیان لە منداڵەکانیان بی پەروەردەیان بکەن لەسەر شتی تکان بسەد فێرە نوێژیان بکەن فێرە قورئان و شتیوالیان بکەن ئەگەر خۆمان پەروەردەیان نەکەین پێما یوتیوب پەروەردەیان دەکات پەروەردەی یوتیوب تۆ لێ ڕازی وەکو باوکێک ناوەڵە ناوەڵە ئەوە باعکسۆ ینی شتێکی زۆر خراپە بۆ منداڵەکانت بۆی کام پەروەردەی دەستی سۆشیال میدیانە بن ئایا ئینتەرنێتی بەردەوامت داوتە دەستیان مۆبایلی زیرەک چیت بۆیان کردووە نەخێری چیان نییە دەستە بەرێ نیچە چکە ئەگەر هەیەیان بی ینی ئەگەیان لە خینەکەی نامینێ ئەگەیان لە هەتا ئەگەیان لە ماڵور لە هیچ نامینێ لەداک و بابی نامینێ لە هیچ نامینێتن تۆ خۆشت دەوێن بۆیە نایەندەیتەوە نیە لە خۆشەویستیان نایدێتێ لەنێوە نییە کە بڵێ باوکوکە خۆشی نابووە بۆ منداڵەکانی ناکرێت تەمانۆ لە خۆشەویستیانە ئەدێگەر لە خۆشەویستیان نەبیتن ئەوکیان خەتەکان لیت دەکەم و درم لێگەڕم با بخافرێن بەری درم با بخافرێن ئەگەیان لە هیچ نەمی نەست نەدەرێ پیاوم مادی نەبم ونیا ئەوە نام ئاسانکاریە لەداک و بابی بەسیا تو نابی دەبی پەروەردەیە کە دەبی ئاگا لێبی چکە ئەمانەتە لە شانی تو ئەدیکو باشترین پەروەردە بەڕای تۆ باوکێک بۆ منداڵەکەی بیکە چییە؟ فێرە چی بکات؟ ئایا باشترین پەروەردە دەتوانین بڵێن فێربوونە لە دین و لە ڕەوشتی پێغەمبەر و ئاکارەکان باشترین پەروەردە ئەوەیە لە دەرسەکانی لە مەکتەبێ دەبی ئاگات لێ بیەکەمی کە مەکتەب و شتیوارە چکە بیدایەتی منداڵ دەبی لە مەکتەبێ چاودێری بکە ئاگاداریان بکوێ پاشان پاشی ئەوەی کە گەیشتە ئەفساڵی و نوێژ و شتیوالا ئێستا داچیان خەریکەوە نوێژ و شتیوالیان فێر دەکاتن سەبر قورئان و سوورەتەکانیان دەست پێ دەکات قورئان فێر دەکاتن ئەو شتانیان زۆر گرینگە لە سەرەتای منداڵی ئەو شتانە زۆر گرینگە وەکو دایکێک کە منداڵت هەیە ئەو مۆبایل و ئامێرە ئەلکترۆنیان و یوتیوبوانە کاریگەری بەسەر منداڵەوە هەبووە ئەرێ وەڵا زۆریش هەر زۆر خاستان هیچ فلتەرە چینیا هیچ چینیا ینی چاک و خراپ دەکەتە بەرچاویان هەر زۆر ناخۆشە بەڕاستی منداڵی شکەلی دەستینەوە ینی ئێستا هەمووی تووشی نەزم ینی برم چیان لێ هاتیە منداڵەکانت بەکاری دێنن؟ ئەرێ وەڵا لەگەڵ بەکارهێنانی تووشی چی بوون تووشی گۆشەگیری بوون کە زیاتر لە ماڵەوە کەمتر کۆمەڵایەتین ئەرێ وەڵا زۆریش هەر زۆر تەسیریان بەسەریانەوە هەیە یعنی وەی لێ هاتیە مۆبایل بیت و داک و بابیان ینی ئەو
شتە کۆمەڵاتیان نازان بەکاری بین بەڕاستی شارەزای بەکارهێنانمان نییە لەو بابەتانە زیاتر بەلایانی خراپەوە بەکاراتیان زۆریش باشترین پەروەردە بۆ منداڵەکان دایک و باوکان بیکەن باشترین پەروەردە چییە؟ واللهی بگەڕێنەوە سەر ئیسلامەی باشترین یعنی حەدیث قورئانیان فێرکەین ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم منداڵەکانمان دانا یعنی بەڕاستی ئەوانیان فێرکەین تۆ فەیسبوک و یوتیوب و ئینستاگرام وانە بەکاردێنی؟ نەخێر منان نەخێر بەکار نایهێنم بۆچی بەکاری نایێنی؟ چونکە من بە خوێندنەوە خەریکم بە ڕۆژانەی خۆم خەریکم بە خوێندنەوە تۆ بەکاری دێنی؟ نەخێر باش ئەتەوە چ خەریکی ڕۆژانە؟ بەدەرس دەرس پۆلی چەندی؟ پۆلیسە زیرەکییانە؟ زیرەک زۆریان کەم زیرەکی زۆر ڕۆژانە دەخوێنی دەرسەکانت؟ بەڵێ بە جۆرێک لە جۆرەکان دەتوانین ئێستا بڵێین قوتابخانەکان داخراون دەرگای مزگەوتەکان بەسەر منداڵەکان داخراون زۆرێک لە شوێنە پەروەردەیەکانی کە کۆن نەبووە ئێستا لاواز کراون باشترین پەروەردە لەم زەمانەیە بۆ منداڵەکە چییە یان باشترین جۆری پەروەردە چیە بەڕای تۆ؟ بە تاکید کە ئێستا بینین لە قوتابخانەکان پەروەردەکردن لە ڕووی دینیەوە زۆر لاواز بووە دەرگای مزگەوتەکان تا بێت ڕادێک داخرایە و ئەو پەروەردەی قەدیم نەمایە کە ئێستا لە مزگەوتەکان هەیە ئێستا دەبیت باوک و دایک بە تایبەتی باوک دەبی ڕۆلی قوتابخانە ڕۆلی مزگەوت بۆ پەروەردەکردنی منداڵ دەی ببینێ بە دەرەجە یەک لەبەر ئێستا ما بینین جیلی ئێستا پەروەردانی ئەنتەرنێتە مەسائلی زۆرشت کە دروست بووە بەگشتی ئەلکترۆنە بەگشتی کە دروست بووە کە منداڵەکان دوورکەوتنەوە لەو لە پەروەردەکردنە لە ڕووی نمونە دەرس و دیراساتی ئاینیە یا پەروەردەی جوانە لە بەگشتی لە دراوسەیە لە هاوڕێیە بەگشتی ئەوانە کەم بۆتەوە قورستر بووە لە ئێستاکەدا بە تاکید ئەرشی داک باو زۆر قورستر بووە لەبەرەوە ئێستا لەو زمانی کە ئێستا تێداژین بەتایبەت بە ئەو نەخۆشی کۆرۆنەیە کە بینن قوتابخانەکە کە نەما دەرگای مزگەوتەکان نامینێ دەبی دایک باوک ڕۆڵی زیاتر ببینێ لە ڕووی پەروەردەکردنی منداڵ لە هەموو ڕوویەکەوە بەگشتی ئەمێرە ئەلکترۆنیەکان و سۆشیال میدیا و ئەو بابەتانە کاریگەری بەسەر پەروەردەی منداڵەوە هەبووە بە شێکی زۆری منداڵەکانی لە پەروەردەی کۆمەڵایەتی لاداوە بەتاکید ڕۆڵێکی زۆر گەورەی بینیە چونکی من ئێستا لە ڕابردوو ئەو هەموو یاری ئەلکترۆنانە کە ئێستا هەن منداڵ لە تا بیان نانوی باوکە بەرێت نوێژی بیانم کردیا ڕۆڵەکەم نەنووسە کوڕەکەم نەنووسە هەتا ئێستا کە هەریستینی کە دوایەک بانگەدا بیر لە نوێژی ناکاتەوە هەنی کەواتە ئەگەر باوک ڕۆڵی کاریگەری نەبی یانی کەواتە ئەلکترۆنیات باڵی کێشا بەسەر هەموو ئەوە ئێستا بۆ دایک و باوکان لە ئێستا چی تێ بۆ دایک و باوکان من ڕێزمێەوە و هەموو دایک باوکان بە تایبەتی ئەو دایک باوکانی کە ئاێ پەروەردەی ڕاست و دروستی مناڵەکانیان بکەن دەبێت زۆرە شاری خۆشتاری مناڵەکانیان بن لەو جیلی ئێستا کە نەبن بە جیلی فەیسبوک و ئەنتەرنێت و نازانم جیلی ئەلکترۆنیات بە گشتی و بازاڕیش خۆمان نەبین بڕوان بوو ئەمەرە ئەلکترۆنیش نییە و نەکەم زۆر ئێستا بۆ خۆم مۆبایلێکی سادەم پێە بەڵام بە حەقەت کوڕەکەم لەوانەیە دوو ماکسە مانگێک پێ مۆبایلی ئەوم بۆ کڕیوە لە دڵەوە زۆرشم پێ ناخۆشە ئەوڕۆ بخۆم لە مامەساکەم پرسیارم کرد کە 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر تەڵەبێکی زۆر باش بوو زۆر زیرەک بوو بەس مامەساکان ئەو ساڵگریان لێ هەبوو بۆ خۆم دەزانم کە سەر ئەو نمونەی بۆ دڵی لە دڵەوە زۆرم پێ ناخۆش بوو کە مۆبایلەکەم بۆی کڕی خۆ تۆ مەبەستە یعنی منداڵە دڵخۆش بێ بێگومانم لەوەی گومانم لەوەی نییە بەڵام بۆ لە دڵەوە پێت ناخۆش بوو کە مۆبایلێکی زیرەکە بۆ کڕی بەتاکید دەوروبەر مۆبایلیان هەبوو ئەگە دەچوم بۆ ماڵێ دۆستای خزمێک برادێک چاوی لە مۆبایلەکە ئەوان دەکردیانەوەی بۆ ئەوم پێ ناخۆش بوو کە بۆم نەکڕی واگەر بۆشم کڕی پەشیمان بوو سوگاتی ئینتاجیشی ئەو توێ نیە نەتیجەیەشی وای نەبوو ئەوەی کەم بخۆم تموحمە بۆ دەنا بخۆی تەڵەبەی نووری حکمەیە تەڵەبێکی زۆر بەڵێ ئەرێ وەڵا لە 180 بۆ 90 کاریگەری کردەوە ئەوە تاوە لە کوڕەکەم دەتەنیشمە لە 180 بۆ 90 تاسیری تێکردەوە ئەو کە دیژماوە تۆ بخۆم هەنی ئەو لە 100 دەیەت نییە خۆتان لەگەڵی خەریکنەوە 100 دیارە وڵا بخۆم لەگەڵ خەمی زۆری
لەو سەردەمەی تەکنەلۆژیا و لە سەردەمی داخستنی قوتابخانە و لە سەردەمی داخستنی بەشێک لە مزگەوتەکانیش تەنانەت باشترین پەروەردە بۆ منداڵ چییە؟ دایک و باوک هەرچیز قورستر بووە؟ زۆر 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 ئەمە کاتی خۆی کە منداڵ بووین بۆ نمونە بامگە شش پێ دەگوتین دەیگوت ئەوە ڕێگاتانەوە شۆدا بە قسەمان دەکرد و ئیسفادەشمان لێ دەکرد. بەڵام ئێستا ئەگەر بۆ شوێش پەروەردەی دەکەی یان لەگەڵشی باز دەکەی تەمان نەتیجەی شەوتۆی نییە. تەکنۆلۆژیاش وای کردووە. بۆ بە مامۆستا بۆ بە دایک و باوک بۆ بە هەموو شتێک یعنی بەڵام لە وڵاتی ما یعنی بە حەقەت هێشتا 50 ساڵی کەش هێشتا ناتوانێت ناوی ئێمە باشتر بوو. چوکاتی ئێمە کە لە جادۆی لێ فێری سەقافەت بین بەداخەوە تۆ وەکو دایک و باوکێک وەکو باوکێک بە تایبەت باشترین پەروەردە پێت باشە چییە بۆ منداڵەکە و چی بکەیت بۆ منداڵەکەت بۆی کە منداڵەکەت منداڵەیشی ساڵح دەرچێت؟ لەسەر ئەساسی دین پەروەردە بکرێ زۆر زۆر جوانە. دین تەمان تاکە سەرچاوەیە بەڵام ئایا هەموو دایک و باوکێک هاوکارن بۆ ئەوە تا ئێستا کوڕەکانیان بەیان هەڵیان دەستێن بۆ نوێژ هاوکاریان یا بستە مزگەوت هاوکاریان ئەو ڕەمەزانێکمان بەڕێ کرد زۆربەی زۆری دایک و باوکان هاوکار نەبوون کە کوڕەکانیان یاخۆ کچەکانیان بە ڕۆژوو بن یاخۆ جەماعەتەکانیان کە یان شتێک لە بابەت یان دەرفێکی دینی بۆ نمونە بخاتە هێنێکی دینیەوە بتوانێت ئیسفادە لێ بکات نەخێت مەدرسەی دینی بەڵێ من لە بۆ خۆم لە حەزیاوەدا دەنیشم لەوێ نووری حکمە هەیە تەمان لەوێ کوڕەکەم لەوێ دەخوێنێت تا ئێستا قۆناغی 7 شتێک لەو بابەتەیە زۆر ئیسفادەی لێ کردووە بەڵام تەکنۆلۆژیاکە گەری وا بڕوە ئەو ئیسفادە سوودی نییە. ئامۆژگاری چیە بۆ دایک و باوکان بۆی کە منداڵەکانیان پەروەردەیەکی باش دایک و باوکان بەتایبەت ئەگەر ئاوا بە منداڵین بۆ نەهایپاد نە مۆبایلی ئاوازگیرەک نەدەنە دەستیان لەبەرەوەی پێم وانە بگاتە ئەو قۆناغی ئەو منداڵە بەو هایپاتە یاخۆ بەو مۆبایلە دروست بێت بەس ئەوەندەیە دایک و باوکان بە حەقەت دایک بەتایبەتی لە خۆی دوو دەخاتەوە دەڵێ منداڵەکەم خافڵاوە یاخۆ ئەوە ئیسراعەتێکی کردووە متاوەکو بتوانم ئیشەکانم کەم یان بکەم تۆزە بدەین یاخۆ دایک و دایکەکە بۆ خۆی لەگەڵ فەیسبووکە خەریکە لەگەڵ مۆبایلەکە خەریکە خۆشی لەسەر منداڵەکەشی نییە. کۆمەڵی سلبیات بەسەر منداڵە بەجێ زۆر زۆریش سلبیات دەبێت دێڵێت و کەەوە تەسیراتی زۆری هەیە بۆ منداڵەکەی بۆ مێشکشی. بەڵێزان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە ڕاوسەرنجی منداڵان و هاوکات دایک و باوکان کا بەشێکی زۆری جەختیان لەسەر خراپی و کاریگەری تۆڕە کۆمەڵایەتەکان و بەتایبەت ئامێرە ئەلکترۆنیەکان بەگشتی لەسەر پەروەردەکردنی منداڵ دەگرتەوە. هەموو دایک و باوکان لەگەڵەوە بوون کە ئێستا ئەرکی پەروەردەکردنی منداڵان قورستر بووە بەتایبەت لە دوایەوەی ڤایرۆسی کۆڕۆنا سەری هەڵدا و بەشێک لە قوتابخانەکان داخرا و ئامێرە ئەلکترۆنیەکانیش بە لێشاو ڕووی لە ماڵ و نێو خێزانەکان کرد. بۆیە هەمویان و ئێمەش زەخت لەسەرەوەکەینەوە با زیاتر ئاگاداری منداڵەکانمان بین و زیاتر لەسەر دین و پەروەردەی ئیسلامی پەروەردەیان بکەین. ئەڵقەی ئەمجاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر بە ئێوە یازیز و خۆشەویست شاد دەمەوە با خوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بێت.